بخۆی هەو کارەکەی تەڵەبە بەڕاستی حکوومەتی عێراقیش ینی تەماشا دەکەی لە باقی مرکزی ڕۆژانە ئێستا زیادی کردیە کە 230 میلیۆن 240 میلیۆن و 228 میلیۆن و 33 میلیۆن بەڵام شتێکی لێرە ئایا حکوومەتی عێراقی ینی ئەو مەبلەغی دەداتە بازار ئایا ڕاستە لەگەر ینی ئەو هاوڵاتیانی دەیانداتێ ڕاستیان بەس ڕقەمە ینی ئەتەمەشا دەکەی هەتا ئێستا خۆ هەرێمی کوردستانیش ئەم کۆمپانیە هەیە هەموو شەریکاتی هەیە لۆ ڕۆژ چێنارێکا کە برێ ئەو فرانکە کۆمپانیاش فرانکە شیرکە من ئەوە 5 میلیۆن دلارم دا ئەو فرانکە کۆمپانیای 2 میلیۆن دا فرانک کۆمپانیای دیار نییە کەس لە باقی مرکزی چێ وەردەگری چێ ئیسفادە دەکاتن هەریان قۆستەوە لە باقی مرکزی ڕقەمەش تەواو نییە دیارە ینی ڕقەمەکەی تەواو باە وەرەقە لە باتی ڕۆژ بە ڕۆژ لە 140 هاتە 140 ڕۆژ بە ڕۆژ هەتا 167 چوو لە باتی دابەزیتن هەستاوە ونی ڕۆژ بە ڕۆژ دلارەکە بەرز دەبیتەوە بەڵام لێرە شتەکەیە لێرە حکوومەتی باقی مرکزی دەگەر میلەتی خۆی ڕازگۆ نیە خەرچیش لەبەرەوە متمانەی بە باقی مرکزی نەمایە ینی هەر ئەگەر ڕۆژێ 500 میلیۆن دلاریش باوێتە بازای دەزانی وانە ئەگە وابیتن ینی کۆمپانیەکان وەکو ینی هەر شوێنێکی عێراق دەبی دلاری وەگرن دلار بە 132 ینی وەلو ئەوی حواڵە ئەشتوا دەکاتن کۆمپانیای ئەشیا هەیە بە 130 تاویل دەکات بەس ئەویش دەی مەنەفێستی تەواو بیتن لەوانەیە لە 160 بۆ بگەڕێتەوە برێکا کە من ئەوانە قبول نیە ئەمریکا هەر زۆرە بەڵام دینار زۆر ئەو دینار لەکوێ ڕادێ لە مووسڵ ڕادێ لە بەغدا ڕادێتن باشە ئایا بۆ ینی دۆلار لە بەغدا تەوزیع دەکاتن بۆ دۆلار لە بەغدا بەرزترە لە هەولێر خۆ دۆلار لە هەولێر تەوزیع ناکاتن حکوومەتی عێراقی معاملەی خەڵک ڕۆژانەیە ڕۆژێ پێویستی بە دۆلاری بە چەندی بدەی مەجبورە بکڕی بۆ ینی کابرا قەردارە دەری باز زیاتر نستی چکە خەرکانێکی لێک دوان دات ینی حکوومەتی عێراقی ڕۆژانە لێ دوان دات دەرێمە وەرقی دابەزین و کەچی پێی دانابەزی هەرە دەستن ینی خەرکانش لێ دوان دەداتن دەری وەرقە دەستە ئەوەندەی و دێتە ئەوەندەی بەڵام ڕازگۆ نییە پێشبینی هەتا حکوومەتی عێراقی دۆلارێکی زۆر نایەتە بازاری دۆلار ئەوە بە بەرزی دەبێتەوە